ماسیگرتن لەسەر کەڵک مێژوویەکی کۆنی هەیە. ڕاوچەکان کەڵەکەکانیان بە تەپەدۆر و تەختە دروست دەکەن. هەر کەڵەکێک توانای هەڵگرتنی 3 بۆ 4 کەسی هەیە. ڕاوچەکان بۆ ماوەیەکی زۆر لەسەر کەڵەکەکانیان لە ناوەڕاستی ئاو دەمێنەوە و سەرقاڵی ڕاوکردن دەبن، تەنانەت چێژ لەوە دەبینن ڕاوەکەیان بە قولاب بێت. بە گوتەی ڕاوچەکان ڕاوکردن بە قولاب ئارامیکی زۆری دەوێت، بەڵام چێژی زیاترە. ڕاوچی وا هەیە ئاماژە بۆ دەکات جاری وا هەبووە شەو ڕۆژێک بە دیار قولابەکەی دەستی دانیشتووە تا ڕاوی ماسیە گەورەکانی پێ بکات، کەچی نەکەر ماسی گەورە، بەڵکو ماسیەکی بچووکیشی ڕاو نەکردووە و بێزاریش نەبووە. ئەم دیمەنی بە کۆمەڵ ڕاوکردنە لە زۆربەی دەریاچەکانی کوردستان لە وەرزی هەڵگرتنی قەدەقی ڕاو ماسی بەدی دەکرێت. زۆرینەی ڕاوچەکان لە پێناو خۆشی خۆیانە و هەر ماسیەک بگرن نایفرۆشن. بە پێی توێژینەوەیکی ناوەندی نیشتیمانی ئەمریکا بۆ زانیاری بایۆتەکنۆلۆژیا، ڕاوماسی چەند دەستکەوتێکی گرنگی هەیە، لەوانە کەمکردنەوەی تووڕەی و لابردنی فشاری دەرونی بە شێوەی سروشتی و بەبێ بەکارهێنانی دەرمان. هەروەها ماسیگرتن جۆرێکە لە وەرزشکردن، چونکە ئارامێکی زۆر بە مێشکی ڕاوچەکە دەبەخشێت کاتێک لە دیمەنی ئاو و ماسیەکان دەڕوانێت. دیار جەمال دەنگی ئەمریکا.